ڕووداوەکانی هاتوچۆ بوونەتە مەترسیەکی بەردەوام لەسەر کۆی گشتی کۆمەڵگا بە ئامانجی کەمکردنەوەی ئەو مەترسیانەش لە ژێر دروشمی با هۆکارەکانی گواستنەوە نەبنە مینێکی گەڕۆک. ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە بە هاوکاری ڕێکخراوی هەندیکاپی جیهانی هەڵمەتێکی هۆشیارکردنەوەی گشتی لە سنووری پارێزگای هەڵەبجەدا ڕاگەیاند. بەڵێ ئێمە و کڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە هەستمان بەوە کرد کە کاتی خۆی زیاتر تەقەمەنی هۆکارێک بوون بۆ کەمەندان بوون، بەڵام بەداخۆی ئێستا سیارە و ماتۆر هۆکارێکی سەرەکین بۆ کەمەندان بوون بەپێ ئەو داهاتانی کە لە بەردەست ئێمای ڕۆژانە ئەیبیسین و بەداخەوە کە بەکارهێنانی ماتۆر لە سنووری پارێزگای هەڵەبجە لە زۆربەی شوێنەکان وایە، بەڵام لە سنووری پارێزگای هەڵەبجە بە شێوازی فراوانتر بە شێوازێکی ناشارستانی لەلایەن گەنجەکانەوە بەکارهێنێن. ئامانجمان ئەوەیە ئەو گەنجانە بەکارهێن نەبنە کەمەندام لە پاشە ڕۆژە. بەداخەوە ئێمە پێمان ناخۆشە کەمەندامێک زیاد بکە، بۆیە ئەخوازیین ئەو گەنجانە ماتۆڕی بێتابلەوە بەکارهێنن بە شێوازێکی یاسایی بە شێوازی شارستانی بەکاری بێنن، چونکە خەڵکی هەڵەبجە خەڵکێکی مانوو بێتاقەتە، ڕۆژانە بۆ دەنگە ناخۆشە کە ئەکسۆزەکانی ئەدڕێندەیەکی زۆر دەکا بێتە هۆی بێزاری خەڵکی و بووەتە هۆی دروستبوونی چەندەها کێشەی کۆمەڵایەتی و دەرونی بۆ خەڵکی هەڵەبجە. ئەخوازیین بەگوێمان بکەن بۆی ژماری کەمەندامی کەم بێتەوە. بەپێ ئامارەکان بێت بەراورد بە ساڵی ڕابردوو ڕووداوەکانی هاتوچۆ لە سنووری پارێزگای هەڵەبجەدا کەمی کردووە. ڕووداوی ئەم ساڵمان بە بەراورد لەگە ساڵی پار کەمی کردووە. ڕووداوی پارمان کۆی ساڵەکە ساڵی 2016 42 ڕووداوی هاتوچۆ هەبووە، 11 مردوو 57 برینداری تیاوە، بەڵام ئەم ساڵ تا بەرواری ئێستا کەمانی 5 14 ڕووداوی هاتوچۆمان هەبووە، 3 مردویتیایە لەگەڵ 9 برینارە، عنی بە بەراورد لەگەڵ ساڵی ڕابردوو زۆر کەمی کردو ڕووداوەکان. بە پێی وتەی بەڕێوەبەری پۆلیسی هاتوچۆی هەڵەبجە کەمی کارمەندێکێکە لە گرفتەکانی بەردەمیان، ئەمەش هۆکارە کە نەتوانن بە پێی پێویست شوێنەگشتی و شەقامەکان بە شێوەیەکی بەردەوام کارمەندی هاتوچۆی تێدا جێگیر بکرێت ببێتە هۆکارێک بۆ کەمکردنەوەی زیاتری ڕووداوی هاتوچۆ. گرفتمان زۆرە لە ڕووی کارمەندەوە. ئیستا بۆ نمونە ئێمە هەمانم فۆزیوانێ سێچوار ئیشمان ناوتێ لە ناو دایرشە، لەبەر ئەوەی بت ئەمانوێت لە جانێک دروستکەین لەگەڵ بەڕێوەبەراتی ئاسایش و پۆلیسە، ئەوە نەمان کارمەند کەم نییە، جاری وای کاتەکانی خۆمەکەم بە لیژنەوە لەگەڵانە دەرەچن. زۆر پێویستمان پێێتی ئەگەر هاوکاری بۆم شێوەیە ئابڕوا ئێمە ئیشمان بۆ ناکری، ئەگەر وەزارەتی ناوخۆ ئاوڕێکمان لێ نەداتەوانێ یان لەلایەن بەڕێوەبەراتی گشتی تا ئیشمان کارمان بکە بتوانین کارمەندمان بەدابین. چارەسەرکردنی گرفتی کەمی کارمەندی هاتوچۆ لە هەڵەبجە و بڵاوکردنەوەی هەڵمەتی هۆشیاری و پابەندبوونی شۆفێران بە ڕێنمایەکانی هاتوچۆوە هۆکارن بۆ کەمترکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ. بۆیە لە ئێستادا ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە بە هاوکاری ڕێکخراوی هەندیکاپی نێودەوڵەتی بە چەند ڕێگایەکی جیاواز کارەکەن بۆ هۆشیارکردنەوەی گشتی و کەمکردنەوەی ڕێژەی ڕووداوەکانی هاتوچۆ. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.